بەڕێزان بەرلەوەی قسە بکەم لەسەر سیستەمی بەرگری پاتریۆت کشانەوەی ئەمریکا تێکشکانی درۆن لە کوردستان جێبدەنە ئەو سێ دەنگەی سیستمی بەرگری پاتریۆت ئەوە ڕوودا و شاهۆیە هەولێرە هەڵدەگیرێت تا ئێستا زۆربەی سیستمی پاتریۆت لە فڕۆکەخانەی هەولێر پێچراوەتەوە نەماوە براو هاتی تازە لە کوردستانە چییە؟ ئەوەیە کە ئەمریکا دەستی کردووە بەلابردنی سیستەمە بەرگریەکانی لە هەرێمی کوردستانە ئامادەکاری بۆ ئەوە کە حتا کۆتایی مانگی نۆ لە عێراق و کوردستانە بکشێتەوە ئەمەش بەپێی اتفاقات و ڕێکەوتنی بینی ئەمریکا و بەغایە کە علی زەیدی سەرۆکوەزیرانی عێراقیش پێشتر خۆی چەند جارێک باسی کرد حتا تەنانەت لە بەردەم ترامپی شان قسەی کرد کۆتایی مانگی نۆ بکشێنەوە هێزەکانی ئەو پێبەران کۆتایی بەرەکەکانیە سوپای ئەمریکاش لە جێبدا و دەنگە منیش بڕیار وا بە 200 ئەمن ڕامگەیان 200 گولەیە نازانم چ شتێکە دژە درۆنە بیدەنە پارتی بەڵام کە ئەو ڕەفتاری کردی ئەوە لە مانجی حوتە لەو ڤیددیۆی ئاوەیان من ئەلێرە ئاها ڤیددیۆکەتان بۆ دادنێم هەفتی پارە ئەوە دەکرێت جارێ ئەوەلان ئەوەی درۆنی لە کوردستان تێکشکاندیە ستینگەرە چەکەکە بچووکە نوێترین پێش ئەوەکەیان 200 قلیان دایتە بەس پارتی لە سەری ڕەش و لە شوێنشکە هەیە بەوانە هەموو درۆن دەشتێ یەک گول لە پاتریۆت نەتەقایە ئەمن تەحەدا دەکەم بەو ستینگەرەی شکایە دەکەویتە دوو درۆن ساروخ حتا دەڵێن ئیسرائیلیش زۆربەی ئەوەی بەکاردەینی کورەکاتشی من هەندێک شت دەبەنجی لە حدود بەدەرا بەس لە شەڕی 42 ڕۆژە 500 درۆن هاتە کوردستان یەک پاتریۆت تەقانی یەک پاتریۆت $1 ملیۆن بەسەرەوەیە 100,000 200 تۆ 500 ئەمریکا نایە 700 ملیۆنی لە تو سەرفکە شتی والە نییە بەو چەکەیە نرخەکەی زۆر کەمە ئەوە خاڵێک لە خاڵەکان بۆیە تەحەدا دەکەم بڕۆن ئەگەر یەک کەس گوت یەک پاتریۆت بە قوربان ئەو پاتریۆتە دەڵێن بەس بۆ ئەوەیە کاتێک سوپای ئەمریکا بزانی زەرەرەکی گەورەی بەردەکەویتن جوندیەکی زۆری دەکوژێ ئەو کات ئاکتیڤی دەکەن نرخەکەی گرانە و دەگمەنیشە حتا لە ئیسرائیلیش ئێستاکەن بەکار نایەندرێ بیتانە وەخت خۆی زۆر تعلیق لە ئیسرائیل درا لە ئەمریکای دراکە ئێران چەکێک دەنێری درۆنێک بە $2,000 دەنێری کەسی ئەو بە $1,000,000 دەیتەقێنیت ئەوە یەک دوو کشانەوەی ئەمریکا لە مانجی 6 ڕۆژمایە سەبر بگرن ئەمن ئەو قسانە دەکەم لەو بەڵگە لەو مێژوو دەبینێت دوو مانجکە ئەگەر تەمەەن ما یەکتر دەبینینەوە بزانە ئەمریکا لە عێراق پاشەکشە دەکاتن بەس لە هەرێمی کوردستان پاشەکشە ناکە من ئەو قسێشم بۆ ئەوە نییە بڵێم بەشان و بە دەسەڵاتی پارتیوێچێتی دەمینێن نانا ڕەنگی کلکوباڵیان بکرێت دەست عێراق سنتەری بە قووەتر بە ئیلە عێراقی بەس من ئەڵێم ئەمریکا لە باشوور لە هەرێم لە هەولێر ناکشێتەوە پەرەی زیاترش پێدا تەحەداش دەکەم باشە تەحەداش دەکەم کاتێک هەندێک خەڵک دەرێن نمونەی ڕۆژئاوە کاچ خۆم لە ناو ئەمریکا کۆمەڵێک ناوەندەیە شەڕ وەکو پارتیوێچێتی باڵینێ چیر و مەسرۆک و پاڤل و کۆنی لاهور لە هەموو شوێنێک ئەو شەڕانە هەیە لەو سویدەی ئێمەش ئەم لە ناینە بە قوربان دوو جار هەوڵ درا پاشەکشە بە کێشەی کورد لە ڕۆژئاوا بکرێ 19 ترام بڕیاریدا چیان لێ کرد و ئەو جارش تۆمبارا کردی تۆمباراک موامرەیەکی زۆر گەورەی دەدەست بوو کە باشوور و ڕۆژئاوا تەفری تو نابکە بەڵام ئێستا تۆمباراک دەبینن گوێری برێ لەم لە بەرامبەر کورد هەرچەندەوە بەروبوومی دوو سەربازی وونە کە منە ئێستا ناتوانم قسە بکەم بڕۆن سیرکەن لە مانجی دووە ئەگە تۆمباراک وێرابی یەک قسە زدی کورد کە بە پێچان ئێستا مەتەح دەکات بۆیە نا ئەمریکا لە کوردستان بە تەواوەتی دەکشێتەوە بەس شەڕ کە دروست دەبی وەکو سەنگەری پێش چەند گوندێک جۆڵ دەگرێ جۆری چەک دەگۆزرێتەوە ئەوە شتەشکەیە ئەوە شتەشکەیە بەڵام ئەو میدیا دێ دەڵێ وەڵی لەگە عێراقی امزاکرایە هەرێمی کوردستان بکشێتەوە من گرەوم لەگە براتەش کردیەوە چی لێیە باشە دەشبینن مانجنۆ هەندە نمایە بەڵام من حەقم لە دەسەڵاتی پارتیوێچێتی نییە کەم و زیاد دەکرێت کەم و زیاد دەکرێتن بەڕێزان بە من دەڵێن زیان زۆردا دەڵێن وەڵا کاک تو خەبەرەکانی ڕۆژئاواشت و کاچ خۆم ئەمریکا و ئیسرائیل و تا حدێک ئەوڕۆپاش لەگەڵی بوون خەتی داوت هەبوو ڕێکەوتنی ئیبراهیمە بوو کاکەم قڕیشیە بە زەری خۆمەوە بکەم شتەکە سەری نەگرت بە تەواوەتی
بەڵام خۆ شەڕەکە تەواو نەبووە براکەم خۆ ململانەیەکە تەواو نەبووە لە نەخشەی داوت ڕێگا داوت لە ڕێککەوتنی ئیبراهیمی کورد بەشی شێر و پرۆژەیەکی گەورەی نەتەوەی بەبەردەکەت تورکیاش بۆی هاتە ناو پرۆسەی ئاشتی ببینن دوای ئەوەی کەزانی ئەو ڕێککەوتنە هەموو هەوڵەچیدا تورکیا بۆ ئەوەی کورد شکست بینی لەبەر ئەوی دەیزانی چ لە گۆڕە هەیە ئەوە لە دەست من نییە هەرچەنە من ئەو دەمیش گوتیتم کاچ خۆم دنیای سیاست ڕێازیات نییە دەکات 1+1 پرۆژەیەکی وا هەبووی لە گۆڕێ کە وتمان بەڵام ئەمن گوتیتم ئێستاش دەڵێمەوە لە ناو ئەمریکای لۆبیەکی زۆر بەهێزەیە بەرژەوەندی وا دەخوازی لەگە کێشەی کورد ئەو بەرژەوەندیە لە ترامپی گەورەترە وەک لە 2019 دیتمان لە تۆمبارە کە ئەندامەشی دەوڵەتی قوڵشە بۆ زانیاریتان کابرایە کە ترامپیش نەپشتی دیتان لە مانجی یەکچیان لێ کرد تاقیقیشی لەگەکرا بەڵام کاچ خۆم ترامپی لە پشتە بەخۆی کادیرشی دەوڵەتی قوڵە ئەو مارەک ساوایە نییە شاپەچی لێ بدرێ بە هەر حاڵ تا ئێستا ڕەوشی کورد زۆر خراپ نییە بەس باشیش نییە